ئەوەیەک ڕیزی یەکگرتووی لە واقع هاواهەنگی نێوان ڕێکخراوەکان لاوانێک کە دەیان هەوێ ڕۆڵی پێشانگ بگێڕن باس لە یەکگرتووی و کاری هاوبەش پرسێکە حیزب و ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تێیدا سەرکەوتوو نەبوون بەڵام ئێستا ڕێکخراوەکانی بەستراوە بە حیزبەکان دەیان هەوێ ئەم تابۆیە بشکێن و بە حیزبەکان بڵێن هاوکاری و پێکەوە کارکردن کارێکی مەحاڵیش نییە. ئەوان پێشتر فێدراسیۆنێکیان پێکێناوە یەک دەنگ و هاوهەڵوێست بەڵام ئێستا شانیان داوەتە ژێر بارێکی قورستر کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات. بۆ حیزبەکان دەمان هەوێ ئەوە بسەلمێنینکە لەو قۆناغیدا کە بزوتنەوەی کورد پارتەکان پرش و بڵاوی و گوتاری جیاوازی پێوە دیارە بەدڵنیایەوە دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاسۆیەکی ڕوونی تێدا بەدی ناکرێ. یەکەم هەنگا و یەکەم ویست لاوان لەو حیزبانە ئەوەیە کە هەوڵ بدەن لە درێژەی یەکەمدا یەک گوتاری و هاوهەڵوێستەیەک لە نێو خۆیاندا پێک بێنن. دەڵێن هەموو لایەنەکانیان بانگێشت کردووە تا بە لاوان و حیزبەکانەوە باس لە کێشە گرفت و چارەسەریەکانی لاوانی ڕۆژهەڵات بکەن. دەڵێن کۆنفرانس دەبێت ئاوێنەی باڵانوێنی خواست و داخوازیەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بێت. و لە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستاندا کە هەموو ڕێکخراوەکانی لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا و بەرحاڵ ڕەنگ و شتی جیاوازەوە بەشداری دەکەن و غەیری ئەوە ئەسڵەن لاوی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە سەر بە ڕێکخراوەکان نیە توانای ئەوەی هەیە کە بەشداری تێدا بکە ئێمە لەسەر کێشە و گرفتەکانی لاوی ڕۆژهەڵات قسە بکەین و بەشێکی کاری ئەو کۆنفرانسیش تابت بکرێبەوەی کە ئێمە چۆن کۆنفرانسی لاوانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوە بین. کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بڕیارە کۆتاییەکانی ساڵی 2013 بەڕێوە بچێت. پاسکردن لە کۆنفرانسی داهاتووی چوار پارچەی کوردستان بابەتێکی کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتە. ئەوان دەبێت چوارەمین کۆنفرانسی چوار پارچە بەڕێوە ببن. دەڵێن ئەزموونی کۆنفرانسی سێهەمیان هەیە کە ڕیزی ڕێکخراوەکانی لاوانی کوردی دابەش کرد. لاوانی ڕۆژهەڵات دەڵێن نامان هەوێ ئەزموونی کۆنفرانسی ڕابردوو دوو پاچ بێتەوە. فواد حەقیقی ڕووداو.